بەشەو تاکو بەسەر مازاڵ دەبێ خەو بەڕۆژ تاکو دووبارە دێتەوە شەو لە کاتێکدا کە دەدوێنم ئەو ئەمن ئەی نیشتمان تۆم هەر لە بیرە بە ناوی یەزدانی خاوەن شکۆ سڵاو و ڕێز و حورمەت و خۆشەویستی ئێمە قبول بفەرموون بینەرانی خۆشەویست و ئازیز ساوڕێیانی هەمیشەیی بەرنامەی کانگای ژیان لە هەر شوێنێکەوە لە هەر شار و وڵاتێکەوە کە بینەری بەرنامەی خۆتانن هیوادارم ژیانتان تەژی بێت لە خۆشی و کامەرانی و سەربەستی لەوانەیە بۆتان پرسیار بێت کە خۆ بەرنامەی ئەو ڕۆی ئێمە دووبارە لە ئاوایەوە پێشکەشیەوە خۆشەویستان دەکرێت بەڵێ ئەیرەش ئاواییە ئەوڕۆ هاتوین بەرەو ئاوایی کۆسا هەڵکەوتوو لە 1 کیلومتری شاری بۆکان سەر بە بەشی ناوەندی ئاوایە کە ڕۆژانی پشودان بە تایبەت لە وەرزی بەهاردا جێگای سیاحەت و حەسانەوەی خەڵکە و بەدیمەنە جوان و دڕفێنەکەی خەڵکێکی زۆر لە خۆی میوان دەکات ئەو شوێنێکی ئێستا ئێمە لێ ڕاوەستاوین چێوی چاکە چکۆلەی پێدەڵەن لێرە ڕاد ئاوایی زۆر بە جوانی دیارە و بەشێکی هەرە زۆر لە شاری بۆکانیش لەبەر چاوماندایە کە وایە ئەو ڕۆژ لەگەڵمان هاوڕێ بن پێکەوە دەچین و لە ئاوایی کۆسا میوان دەبین. لە خزمەت خاڵە حاجی خۆشەویست و ئازیز داینێکێک لە بە ساڵات چوانی ئاوایی کۆسا سڵاوتان لێ بە خاڵە حاجیجان. سلام و ڕەحمەت اللهی بەخێرێن سەر چاوانن چاو خۆش بێ یا ڕەبی. خاڵە حاجیجان خۆتان دەناسێنن؟ ئەمن حاجی عوسمانی ئەحمەدزادە دانیشتووی کۆستەم ئەوە لەو باغەدا لە خدمەتیاندا دانیشتووم و یاخوا هەر بژین ئینشەڵڵا تەمەن و چەندە خاڵە حاجیجان؟ تەمەنم 79 ساڵە. تەمەن درێژ بن ئینشەڵڵا. وەلەدی ئاوایی کۆسن؟ بەڵێ وەلەدی ئاوایی کۆستن. هەر بژین ئینشەڵڵا. کار و پیشەتانە هەم باغ و باغداریە؟ ئەڵبەت بەڵێ من بۆ خۆم کولەن لەو باغەدام و کوڕەکانی بڕە زەمینی کەمان هەیە ئەوە مەشغوڵی ئەوەن و هاتوێ من دەکەن و ئاوە. الحەمدوللیلا خوددا لێتان نەستێن یا ڕەبی تەمەن درێژ بن ئینشەڵڵا. خاڵە حاجیجان بۆمان باسی ڕابردووی ئاوایی کۆسە بکەن بزانین نێوانی خەڵک بەیەکەوە چۆن بوو قەدیم. کۆستا هەر لە قەدیمەوە ئەلحەمدولیلای سەمیمیەتێکی نزیکی و محبەتیان بووە لەگەڵ یەکتری. ئەلعانیش هەر وەک زمانی قەدیم وایە فقط مختصر ئەلعان 4-5 ساڵە بەهۆی ئەوەی گەردشگەری ڕووی کردوێتە کۆستا ڕەنگ بێ 300 ماڵێکی غەریبە و غوڕەبا هات پێ لێرە خانووی دروست کردووە. دەنا قەدیمەکان هەر وەک یەک خانەوادەن وان بۆ محبەت و بۆ هەمکاری و لەگەڵ خەڵکە نوێیەکە شەروانەی لەگەڵ خەڵکە نوێیەکە شەروان ممچینە خەڵکە نوێیەکانانەکە حدودەن کۆسە لە 400 ماڵە نزیک بووتەوە بەڵام ئەو مەجلیسەی قەدیم هەموو هەر وەک یەکدا دەنیشن نەوەڵڵا قەدیم پێکەوە بوون زیاتر بوو. خاڵە حاجیجیان لێرە جێژنە و بۆنە ئاینەکان چۆن بەڕێوە دەچوون؟ وڵا هەر وەک ڕسمی قەدیمی کە چۆن هاتووە لێرە تەخیرێکی قەدیم ئەلبەت کە جێژنانە ئەوە ماڵە یەکتر دەچوون و ئەرز دەکەم لە مزگەوت کۆ دەبوون و نوێژی جێژنە لە مزگەوت دەخوێندرێ و بۆ ڕەمەزان نوێژی تەراویحمان هەیە و مامۆستا هەمیشە لە خدمەتی داین و زۆر مجەهەزە. خاڵە حاجیجیان بە پێیەوەی کە زمانی قەدیم شاید ئاوای بڕقی بۆ نات پێ زمانی زۆر زۆندێ لە بیرتان بێ ڕەمەزان و شت لێرە چۆن بەڕێوە دەچوو چۆن سەڵا دەکە چۆنیان بانگ دەفەرموو؟ ئەو وەختی کە بەرێق نەبوو لێرە یەک نەفەر بە نێوی خادەمی مزگەوت لە سەربانان سەڵاواتی لێ دەدا و سەڵای دەکرد و خەڵکی بەخەبەر دەکردەوە بۆ پارشێ و دەی بانگیش هەل لە سەربانی مزگەوت دەکوترا ئەوەندەی دەنگی بڕۆشتبایە ئەوە بەربانگەکانی شەرواتر دە بەربانگەکانی ئەو شتەی ئیمکاناتی ئەو وەختە بوو
وەکو بڵێن لە لەحاظی شیر و پەنیر و غەزای معمولی حیوانی خۆمان و زیاتر ئەوانە مەصرف دەکرا بە ئەندازەیە ئەلعانەکە گۆشت و برنج نەدەخورا. شەبانە لە مزگەوت تەراویح و شتیش دەکرا خاڵە؟ باڵا کولەن تەراویحی ڕەمەزان هەر بووە و قەت نەفەوتاوە، ینی ئەو مزگەوتەیە ئەو کۆستەیە ئێمە قەت ساڵێک نەبووە کە تەراویحی نەبێ و مامۆستای نەبێ حج وەختێک. مەزلیس و کۆبوونەوە شتی وا هەبوو کە زیکر بکەن ئەو جۆرە مەراسمانە بەڕێوە بشێن؟ بن ئەو مەسئلەی زیکر و دەروێش و خانەقاو ئەوانە دەمێکە وەڵا تقریبەن عادەت و ڕسمی نەماوە. تەراویح قەدیم بەڕێوە دەچوو، قەدیم لێی بوو غەلیفە لەو دێهاتانەوە دەهات و زیکریان دەکرد و دەروێشی لێبوو، فەقەت ئەلعان دەمێکە نەماوە ئەو ڕسمە کۆبوونەوەی نەماوە. جێژنی قوربان وانە چۆن خاڵە؟ قوربانی شت دەکردرا لێرە؟ زۆرە قوربانیش ئەلعانیش و ئەو وەختیش و ئەرەوەڵا قوربانی دەکرێ و دەی خاڵە جانە گۆ فەرمووتان لێرە خەریکی باغ و باغداری و جۆرە کارانە دەیت، ئەو هەموو گۆچانە چ لێرە خرسان کردوێتەوە؟ ئەوە من کە لێرە بێکار دەبم و ڕەزم داریشمان هەیە، داری بی و بەڵاڵووک و ئەوە دەستگایەکم دا ناوە بۆ خۆم گۆچاناندا دێنم و ئەرز دەکەم دڵم پێی خۆشە و وەڕەزیم پێی بەسەر دەچێت ئەلاقەم پێیەتی. داوە لە کەنجەوە فێربوونەوە لە شێ فێربوون خاڵە؟ وەڵی جاگە حەد لە جوانیەوە دیومانەکە لە داری دوولک و ئەوانە و ئەمنیش هەر تقریبەن تۆزێک بەم دەستوانێکی گیرە و ئەوانە ئیزافەم کردووە و بڕێک باشتر و جوانتریان ڕێک و پێک دەکەم و دەنا ئەوە بڵێ ئوستادێکم بووە و لە شێوە فێربووم ئەوە نییە. ماشەڵڵا حەدی وەستایەکدا هەر هەنە بۆ خۆتایندی هەر فقط گۆچان ساز دەکەن خاڵە حاجی؟ ئەمن بەڵێم شوڵەیەکەم هەیە غەیری کە لە دوای ئەوەی بێکار دەم ئاوداشنەیان دارخاوێنکردنەوەیەک هەرسێک نهار بۆ وەختە بێکارەکانی خۆتان دەڵم هەر گۆچان ساز دەکەن. ئەیچی نەبەڵە کاری کەم نییە، بەڵام ئەوە سەنعەتێکم هەیە نەخێر. دەی خاڵە حاجی جیانجاوە و گۆچانانە بەچێ دەفرۆشی زیاتر مشتەرەکانی گۆچێن؟ ئەگە باوەڕ دەکەی بیشە دوکانێک هەیە بۆ خۆیان بووان دەبەم دەیفرۆشن و دەنابووم لاولایەک کە ڕسمەن بارم کردوێ نەم بردووە. سفارشی تایبەتی ژوەر دەگرن کەسێک وا هەیە بێ بڵە مەسەن گۆچانێکی ئاوام بۆ ساز بۆچیە هەشە هەیە بەڵە هەیە. ئەوەڵ گۆچانێک کە ساستان کردەوە بیرتان دێتەوە خاڵە کەنجە بوو؟ ئەوەڵ گۆچانی داوەڵا خۆ نازانم ئەمنەوە دوسێ ساڵە ئەوە زیاتر ئیدامم بەو کارەداوە و ئیزام کردو دەنا هەر بە ئیشتیا جاری وا بووە 4-5 دەنکێکم دروست کردووە و ئەلان وەڵا خۆ زۆر هەن. دەستخۆشی لە خاڵە حاجی خۆشەویست و عزیز دەکەم، دیارە خاڵە حاجی وەختانەی کە لێرە بێکاریشە و هەڕاوە ناستێ و دەست ڕناگرێ و خەریکی گۆچان سازکردن دەبێ و ئەو دارانەی کە لێرە بە هەر هۆیەکەوە کەڵکیشان لێوەرناگیرێ و دێنێ و هوەرێکیان لەسەر دەنوێنێ یاخڵە دەسوچا و خۆش بێ خاڵە گیان هەر بەردەوام بنیشەڵا هاتنیەوە قەدەمیەوە بۆ ئێمە خێر و بەرەکەت بێ زیاتر ئەم دێ ئێمە ڕەونەغ بگرێ زۆر بەخێرن. بەڕێزن زۆر سپاس.
لە شوێنێکی سیاحەتی پەنا ئاوایی کۆسەین ئێرە تاجمەحەلی پێدەڵەن دیارە هۆی نێودێرکردنی ئێرە بەو نیەوە هەر بەهۆی خۆشیەکەی بۆ بەشی خوارەوەی ئێرە بە شێوەی کە پرکە پردانراوە خەڵک بۆ سیاحەت و خۆشی بەتایبەت لە ڕۆژانی پشوداندا ڕووی تێدەکا بەڵام بەهۆیەوەی کە دیمەنی ئاوایی لەوێ ڕەبڕک شاراوە بوو ئێمە هاتینە سەربانەکە تا لێ ڕاوتوێژەکە پێک بێنین و پێشکەشی ئێوە خۆشەویستانی بکەین دیارەکە ئەوڕۆ ڕۆژی چوارشەمبەیە و ئێستاش کە بەیانی چوارشەمبەیە دەنا دیارەگە ڕۆژانی هێنی ڕوومان لێرە کردبا بەهۆی قەرەباڵغی نەمان دەتوانی وا بە هاسانی جێگایەک پەیدا بکەین ئێستا لە خزمەت کاکە سەلامی خۆشەویست و ئازیزداین یەکێک لە لاوانی ئاوایی کۆسا ئێستا لە زمانخواانەوە زیاتر دەبیستیم بزانین کاکە سەلام چێیە و بەچێوە سەرقاڵن باشن کاکە جان سلامەتن شکور سلامت بی بەخێر کاکە سەلام جان زیاتر خۆتان دەناسێنن خواهش دەکەم من سەلامی ئەحمەدزادە متەوەلیدی ئاوایی کۆستا تەمەن چەندە کاکە سەلام متەوەلیدی 1357 38 ساڵ تەمەن درێژ بن ئینشاڵڵا خەریک بە چ کارێکن کاکە سەلام وەڵا لە ئەسڵدا کاری من سیمکەشی ساختمانیە وەلی لایەن سازمان تەبلیغاتەوە مدیریەتی خانەی قورئانی کۆستەم پێدراوە خانەیەکی قورئانی فەرهەنگیە کە لە کۆستە فعالیەت دەکا هەر بژین ئینشاءڵڵا سەرکەوتوو بن وەکی لە دەفتەرەکەی بەردەستی کاکە سەلام ڕادیارە لەوانەیە بینەرانی خۆشەویست و ئازیزی زانی بێتان کە کاکە سەلام دەستی لە نووسیندا هەیە کاکە سەلام گیان دەکرێت زیاتر بۆمان بدوێن بزانین لە چ بارێکەوە دەنووسن وەڵا من عەلاقەم بە ئەدەبیات هەیە بەخسووس ئەدەبیاتی کوردی لەو زەمینەیەشدا شێعر دەنووسم جارجارە شێعرەکانیش هەم شێعری خۆم هەیە هەم تەرجمەشم هەیە و لە نەسریشدا جارجار شتایەک دەنووسم ئەگەر لازم بێ بۆ نەیەکی خازیە بۆ شتێکی تایبەتی جارجار نەسریش کار دەکەم هەر بژین و سەرکەوتوو بن ئینشاءڵڵا کاکە سەلام گیان لەکەیەوە دەست و کردو بنووسین وەڵاهی لە دەورانی ڕاهنماییەوە من عەلاقەم بە ئەدەبیات هەرچەند ڕشتەکەم تەجروبی بوو وەلی عەلاقەم بە ئەدەبیات هەر هەبوو لەو دەمەوە کەم نووسیومە و تا ئالانیش هەر چ شتێک بوو هۆی ئەو هۆگریە یاخۆ هەندەری جەنابتان بوو بۆ نووسین وەڵای جا بڵێم شتێکی خاص ناتوانم بڵێم یەکشت وەلی چەند شتێک هەن کە لە زیندەگیدا وەکو ئیلهاماتێک کە لە تەبیعەت لە خەڵک لە مەنتقە لە وەتەن لە زادگا ئینسان وەری دەگرێ دەبێتە هۆی ئەوەی کە ئینسان لەبارەیەوە بنووسێ بەس کاکە سەلام گیان دەتوانین بڵێن ناوەڕۆکی شێعرەکانی شتان هەرەوانن بەڵێ لەو زەمینانەدا شێعرم نووسیوە هەر بژین ئینشاءڵڵا جان دەتوانم بڵێم زیاتر ڕەنگی داوەتەوە لە شێعری مندا تەبیعەتە کە بەڕاستی بە هەر تەخریبێک یا بە هەر نقطەیە کە لە تەبیعەت خراپ دەبێ بەخسووس جێگاهایەکی جوان جێگاهایە کە خەڵک چاویان لێتی جێگایەک کە بۆ خەڵک مایەی حەسانەوەیەک یا وچانێک یا سۆمبولێکن بە تەخریبێوانەوە بڕێک ئینسان ناڕەحەت دەبێ زیاتر شێعرەکانم لەو زەمینەیەدایە لە زەمینەی تەبیعەتدا مثەن لە زەمینەی جێگاهایەکی خاصدا وەکو چێو وەکو دەشت وەکو مەسەلەن مەزرا دار دەوەن ئەوانە کاکە چاکیشی ئاماژە پێکرد بەڕاستی کە سروشتی ئەو ناوچەیە ناوچەی بۆکان بە تایبەت ئاوایی کۆسە و دیمەنانەی کە لە دووروبەری مەدیارن حتمما دەبێتە هاندەر و هەست بزوێن بۆ کەسێکی وەکو کاکە سەلام کە دەست بە قەڵەم بێت کاکە سەلام گیان فەرمووتان شێعر دەنووسن شێعرەکانتان زیاتر لەسەر چ قالبێکن شێعرەکانم وەڵا لەسەر قالبی مەسنەوی شێعرم هەیە کە مەسنەوی دەبێتە شێعرێکی ڕوایی مەسەلەن دەتوانین داستانەکان لە قالبی مەسنەویدا بە خەڵک ڕابگەێنین بەڵێ بە شێعری کلاسیک لە شێعری نەودا هەر شێعرم نووسیوە لە غەزەلدا هەر شێعرم نووسیوە کاکە سەلام گیان بەرهەمی چاپکراویش و هەیە ئێستا بەرهەمی چاپکرا و نەوەڵا بەرهەمێکی خاصم بە سوورەتی دەفتەر شێعر نەداوە بە چاپ بەڵام لە کۆستە ئێمە لە کتێبخانە فعالیەتی فەرهەنگی مان بووە نەشریەمان بوو تا 15 شمارە لێمانداوە لە نەشریەکەدا بازە شێعرایەکم تێدا گونجاندووە کە بۆ خۆم سەردەبیری نەشریەکە بووم بژین سەرکەوتوو بن ئینشاءڵڵا هاتوچۆی بن کە دەبیش دەکەم بە پێوەیەکە و ئاوایە لە شاری بۆکانی زۆر نزیکە متاسفانە من هاتوچۆ ناکەم ناوەڵە بژین ئینشاءڵڵا سەرکەوتوو بن کاکە سەلام گیان وەکو لاوێکی سەرکەوتوو لە ئاواییدا دیارە کە فەرمووشیان لە مێژە خەریک بنووسینن لە دەورانی ناوەندیەوە بۆ خۆتان چەندە هاندەری لاوەکان منداڵەکان خەڵکی ئاوایی بوونە بەگشتی کە بێن بۆ لای شێعرخوێندنەوە و شێعر نووسین وەڵا من بۆ لەو زەمینەیەدا
لە کتێبخانە کە فعالیەتمان بوو کتێبخانەکەمان ئەو دەم ساڵی هەشتا و چوار و ئەوانە بە هەر حاڵ لە مەنابعێکەوە هەزینەمان بۆ جەزب کرد بودجەمان بۆ جەزب کرد کتێبێکی زۆرمان کڕی ئیمکاناتماندانا وەکو کامپیوتێر و میز و سەندەڵی و ئەوانە و زۆریش داوەتمان کرد لە جوانان لە لاوان بێن لە کچان حتا بەخشی کچان و خانمانمان بوو کە بێن لەوێ خەریکی کتێب خوێندنەوە و ئەو مەسائلە بن باش بوو ئەلحەمدوللا پێشوازیشیان کردەوە نەتیجەشی داوالان لە نێو ئاواییدا سەتحی متالعای خەڵک چۆتە سەرێ علاقیان بە کتێب پەیدا کردووە کتێب دەخوازنەوە دوای دێنەوە بۆ کتێبخانە. شکر بۆ خودار سەرکەوتو من ئینشەڵا. کاکە گیان ئەگە بتان هەیە وەکو بیرەوەری تایبەتترین و خۆشترین بیرەوەری ژیانی شاعیری خۆتان بۆ ئێمە بژێرنەوە بۆمان باز لە چ دەکەن؟ وەڵاهی وەختێکی زۆر تایبەت شتێک هەستی بزاوت بن کە دوای چەند ساڵیش هەر لە بیر و هۆشتان مابێتەوە تا ئێستا بۆنەیەکی تایبەت کە شێرتان بۆ نووسیدێت. وەڵای پێم وابێ بۆنەیەکی تایبەت کە وەکو خاترەیەکی نازانم بڵێم خۆشنا بەداخەوە لە دەستدانی کاک مقبلی هونەرپەژوو بوو کە خەڵکەکە تەرمی پیرۆزیان لێرەوە بە پیادە هێنا بەرەو بەردەزەرد ئێمەش لێرەوە ڕۆیشتین بۆ بەردەزەر چوینە سەرێ بێجگەلەوەی کە ڕۆژەکە زۆر ناخۆش بوو و شتێکی ناخۆشتریش شتێکی ناخۆش لە پاڵ ئەودا وەختێک کە چوومە سەر بەردەزەر لە مێژ بوو نەچوو بوومە سەرێ بەردەزەرد با لێرەدا ئیشارەی پێ بکەم شێوێکی سمبۆلیکە بۆ منتقە نەکرد بۆ ئاوایی کۆستە بۆ خەڵکی بۆکان بۆ ئیسراحەت بۆ سەیاحەت بۆ وەختی حەسانەوە بۆ وەرزش هەمووی ڕوو لەو چێوە دەکەن لە چێوی بەردەزەر وەختێک چوومە سەرێ کە لە سەرەوە تەمەشام کرد لە هەر لایەکی بەردەزەر کە تەمەشات دەکرد نەقورسکێکی لێ گیرا بوو ئەوە زۆرم پێ ناخۆش بوو شعرێکم نووسی کە ئەگەر وەخت ببێ پێشکەشتان دەکەم لەبارەی تەخریبی بەردەزەردەوە کە متاسفانە لە هەر لایەکەوە بە هەر نەحوێک بە هەر عیلەتێک لایەکی لێدا تاشرا بوو ڕێگای لێدرا بوو یا بەعزە شتای مەسایلێکی بۆ پێشات بوو ئەوە لە پەنەی ناخۆشی دەفنی کاک مقبلەوە ئەوەش زۆر ناخۆش بوو. ڕوحی شاخەوانی لاوی کۆچ کردو شاری بۆکان کاکە مەقبەلی هونەرپەژوو شاد بێت ئینشەڵا. کاکە گیان ئێستا جۆبیستی شاعرێک بە دەنگی جەنابتان دەبین هەر شێرێک کە خۆتان هەستان لێبێ. بەردەزەرد خاسەکە و قاسپەی بڕالێت بەردەزەرد شۆر کەسەر شاخی چڕی پرتاتە بەرد بەردەزەرد کوا هەیبەتی جاران لە کوێن هەورە گرمە و نمنمەی باران لە کوێن کوا لەمە ڕۆبێ بە شەو گورگی ئەتۆ کوا بگرێ کەرۆشکەکەت چنگی هەڵۆ کەی دەکاسڵ ئادەمی لێد وەک پێشوو کوا هەڵۆ و بازان کوانێن کوندە بوو کەی دەکاسڵ ئادەمی لێت وەک پێشوو کوا هەڵۆ و بازان کوانێن کوندە بوو کوا ڕێویدا مێنگر و بازی ڕەوەس کوا فڕەیکە و کوا هاشەی باشووی نەبەز ناخزێ مارێ بەچی ماوی بڵێ ناخزێ مارێ بەچی ماوی بڵێ وەک بەهاری زوو لێ نادا بۆت دڵێ وشکەکانی بەرقەد و لاپاڵەکەت خۆت دەزانی چۆنە وەزع و حاڵەکەت دای بڕی سنگی پۆڵات تیغی بەشەر بۆ لە بەرزی تۆ کەسێ ناکا خەتەر دای بڕی سنگی پۆڵات تیغی بەشەر بۆ لە بەرزی تۆ کەسێ ناکا خەتەر دارە سیمی لێ نرا چاڵی ئەتۆ ڕاو نرا ئەمڕۆ لەسەر شانت هەڵۆ پێم بڵێ کەی ماشێنت وا چۆتە سەر وا بەهاڕەی ئەو مەلان بوون دەربەدەر چۆنەوای چێوی مەزن جا چۆنەوای ئەی چیای بەرزی ئەمن جا چۆنەوای ڕاپەڕە کردەی بەشەر ڕۆنێ لە دەشت باوەکو جاران بڵێن پێت ئەی بەهەشت ڕاپەڕە کردەی بەشەر ڕۆنێ لە دەشت باوەکو جاران بڵێن پێت ئەی بەهەشت ئەی زەمینی پڕ لە جوانی بەردەزەرد ئەی سەرینی دەرد بۆ دوژمن تاتە بەرد ساوەکو جاران بە بۆ یاران بەدەی ساوەکو جاران بە بۆ یاران بەدەی جێوچانی کەو
خەتی ماران بەدەی ڕاپەڕە شاخی چڕی لانەی هەڵۆ بێ هەڵۆ بێڕەنگە دامێنی ئەتۆ. دەستت خۆش بکاکەی جا ئینشەڵا خامەتە ڕەنگین بێعەرەبی بەڕاستی کە زۆر جار ئینسان غەدر لە سروش دەکا شێعرەکەی کاکەشکە بە تەواویەوەی نیشاندا دیارەکە نازام چۆن بڵم دەستی مرۆڤ چۆن گەیشت بێتە سەر بەردە زەرد و چی لێ کرد بێ کە کاکە سەلاماوە داغدار بۆ لیاوە پێی هەڵاکتۆ. لە خزمەت وەستا مەنسووری خۆشەویست و ئازیز و پەنجەڕەنگین داین بە پێی وێنەکانی کە پێشانیەوە خۆشەویستان دراوە باش دەزانن کە ئێستا لە چ شوێنێکین سەبارەت بەو کارە لە زمان وەستا مەنسوورەوە زیاتر دەبیسین مادوو نەبنەوە وەستاژیان بەخێر بێن سەر چاوەکانم زۆر بەخێراتن ئینشاءڵڵا. زۆر سپاس سلامت بی وەستاژیان خۆتانمان پێدەناسێنی. پێشەمو شتێک ڕێز و سڵاومەیە بۆ بینەرانی خۆشەویستی وادارم لە هەر شوێنێکم تمشای و بەرنامەیە دەکەن سەرکەوتوو بن. ئەمن نێو مەسوور شۆرەتم فەتحازادەیە خەڵکی شنۆمەدا ئەسڵدا بەڵام ماوەی 17 ساڵێکە لە خزمەتی خۆشەویستانی بۆکانداما و ئیساش کە لێرەمە بەرهەمی سێ منداڵم هەیە پێشم وابێت تازە تا آخر هەر لێرە دەبم دڵم زۆر بە بۆکان خۆشە خەڵکەکەیم زۆر خۆش دەوێ پێم خۆشە لەلایەن بژین بژین یاخوا لە شاری بۆکان و لە ئاوای کۆسە نیشتەجێن وایە؟ بەڵێ من نیشتەجێی خۆم ینی خۆم و خانەوادەم بە بۆنەی ئەوەی کاری سوپالگەری دەکەین دانیشتوی شارێکی دانیشتوی دیایەتی کۆسەینە لەوێ ماڵمانەیە شکری خوددا ئەو وەختیشە لەلایەنی برایانی شوورا و برایانی دێهیار یارمەتێکی زۆریان کردین دڵخۆشیێکی زۆریان پێداین بەوەی کامە گەر لەوێ دابنیشین دەتوانین کارگا دابنین بەو بۆنەیەوە دڵخۆشیێکی یەکجار زۆریشمان بە کۆسەوە هەیە. وەستاژیان تەمەن و چەندە؟ وەڵام من متەوەلیدی ساڵی 1343مە بە ماوەی 17 ساڵیشە ئەوە شغڵی خۆم بە سوورەتی مستەقیمە دەنا 25 ساڵە خەریکی ئەو شغڵم. دەستی دێهیار و شۆڕاکانی ئاوایی کۆسە خۆش بێت کە وەستا مەنسوور ئاوە بە باشی و بەخۆشی یادیان لێ دەکا و هاسانکاریان بۆ کردو تا لە ئاوایی کۆسە نیشتەجێ بێ. دەی وەستاجیان فەرمووتان ماوەی 17 ساڵ لەوەی پێش لە شاری شنۆڕە هاتوون بۆ ئێرە شنۆ لە چۆ بۆکان لە چۆ چۆن بووکە هاتنێرە کاکە؟ وەڵاوی ڕاستی بێ من لە شنۆ بەینوانی مڕەبی سوپالگەری کلاسی ئاموزشمدا نابوو ئەو وەختە لێرە فەنی و عرفەیی تازە دامەزرا بوو داوای مڕەبیان کرد منش لە شنۆیە هەستام هاتم بۆ ئێرە بەینوانی مڕەبی لە فەنی و عرفەیی کار بکەم
وەختێک کە دەورەی ئامۆزشەکەیان تەوا بوو دووبارە دڵم پێوە بوو هەر بمێنمەوە دوا بە دوای ئەوەی چون جێگایەکم نەبوو لە کۆسەژ هەم زەمین ئەرزان بوو هەم شکری خوددا شوڕایەکان و دەهیارەکان وە تەواوی خەڵکی ئەوایی کۆسە بەڕاستی دڵخۆشیێکی یەکجار زۆریان دامێ منیش هەر بەو بۆنەیە ئەوانە و بۆ مەعیر و محەبەتێک ئەوان دەگەڵم لیان کرد پێم خۆش بوو بە خۆم بە خانەوادە لە خدمەتیان دابم چوومە کۆسە لەوێ دانیشتوو بووم یادی کاکاشمی قاسمیش دەبی لێرە بەڕاستی یادی بکەین یادی هەمیشە بەخێر بێ لە لامان جێ هەمیشە وجودی دە دڵماندا زیندووە بەڕاستی لەوەی کە جێگای زمینی پێدام کە من بیکەمە ماڵ زۆر زۆری لێ مەمنونم خەتیشم لەبیر ناچێ چونەوە جووری ئەو یارمەتی منیدا ڕنگ بێ زۆر لە بە کەسانی خۆشم نەتوانین یارمەتی بدەن. ئاوایی لێرەدا خۆنیشان دەدا خەڵکی میواندار خەڵکی خێنگەرم خەڵکی باشی ئاوایی لێرەدا خوان ناندووە کە وەستا مەنسوورێک کە لە شاری شنۆوە هاتۆتە ئێرە ئاوە پشتیان گرتووە ئاوە دڵگەرمی بوونە بۆ وەستا مەنسوور کە وەستا مەنسوور ئێستاوە بەخۆشی و بە دڵشادیەوە باسان لێ دەکا بەڕاستیەوە بۆ ئێمەش جێگای دڵشادی و دڵگەرمیە دەی وەستا مەنسوورجیان بۆتان باز دەکردین کە لە شاری شنۆ ئێوە هەر مڕەبی واتە مامۆستای گۆزەگەری یا سوفالگەری بە زمانێک بەڵێ بۆمان زیاتر باز دەکەم بزانین لەوێ چۆنتان دەست پێ کرد بۆ کارە ئەوەی ڕاستی بێ من هەر لە بەشی مناڵیمەوە دڵخۆشیێکی یەکجار زۆرم بە هونەر بوو پێشتر لەسەر بەرد و چوو کارم دەکرد وەلی بەوەی کە نەمتوانی ئەو شتێک کە بە دڵی خۆمە لە دار یا لە بەرد دەری بێنم پەنام هینا بۆ سوپالگەری چون نەرمە قوڕەکەی نەرمە بە هەموو جوورێک یا بە هەموو چەشنێک کە من پێم خۆش بێ فۆرمی پێ بدەم و بۆشم زۆر ڕاحەت و خۆشتەدا زیاتر شتێکە دڵتان دابێ دەهێنا سەر نەخش و نیگارەکان ئەرێوەڵا زیاتر لەوە کە بۆ خۆشم هەتا فکریشی بکەم وەستا مەنسوورجیان دەکرێت زیاتر بۆمانشی بکەنەوە بزانینەوە بە چ شێوازێ کار دەکەن و چ شتایەک ساز دەکەن ئەوەی ڕاستی بێت دەست و پاڵدا چون معدودیەتر نییە دەتوانی زۆر شیوە کارهایەکی زۆر بەکاربێنی بەڵام ئەمە دەتوانین تەواوی کولەی ڕشتەی سوپالگەریدا دەسێ ڕشتەدا خولاسە بکەینەوە یەکیان لە ڕشتەکان ڕشتەهای هونەری پێدەڵێن هونەری بە معنای ڕومیزی ئاباژووری چراخاب ئەو وەختە حاڵتی معڕق منەبەت مشەبەتکاری لەسەر کوزەکانمان دەکەین شیوەیەکی دیکەشمان شیوەیەکی قالبگیریە قالبگیری بەو معنایە کەمە بمانەوێت ئەگەر شتێک لە عەد و ئەندازەی خۆی زۆر گەورە بێ پێشتر قالبی گەجی بۆ دەگرین دوایە لەو قالبە گەجیە دەریدێنین شیوەیەکی سەوممان شیوەیەکی کاری دیواریمان هەیە دیواری مەسەلەن بینی بەرجەسەکاری بکەیت لەسەر و دیوارە بەیسەکاری بەرجەسەکاری بە سوورەتی کەتیبە دروستی دەکەیت دوایە بە مشتری یا بەو کەسانی کە پێیان خۆش و پێیان دەفرۆشی سوچاو خۆش بێ عەرەبی کاکەجان فەرمووتان بەینوانی مامۆستایەک تەشریف و هێنا بۆ شاری بۆکان زیاتر بۆمان بدوێن بزانین لەکوێ بەڵگەنامەتان وەرگرتەوە کاکەجان وەڵام من لە میراسی لە سنایی دەستی ئەو وەختە میراس فەرەنگی نەبوو سنایی دەستیە بوو لە نەغەدە هەبوو لە نەغەدە نامەیان بۆ ناردم کە کتیان دەتوانی ئەگەر زۆرمان پێی خۆش دەبێگە بتوانی بچە شاری بۆکان چون فەنی عێرفەی دامەزراوە و فەنی عێرفەیەکی زۆر مجازە زۆر گەورە و خۆشە دەتوانی بچێوێن دەرێ ئامۆزشتێکتون بەڵێ ئەویش هەستاماتم لێرە ئەو زمانی ئاغای جژنی بوو لەگەڵ ئاغای شێخی ڕێز و حرمەتم هەیە بۆ ئاغای شێخی بەڕاستی بۆ ئەو باتەوە جوبەوەی کە خەڵکی ئێرە نەبوو مەلی یارمەتێکی یەکجار زۆری کردم دەستچاوی خۆش دەستچاویان خۆش بێ ئینشەڵا وەستا مەنسوورجیان ئەو کاری ئێوە چ کاریگەرێکی لەسەر خەڵکی ئاوایە بۆ خەڵکی ئاوای چۆن لە کاریەوە دەڕوانن وڵا ئەوەی ڕاستی بێ نەتەنە بۆ خەڵکی ئاوایی شانازیەکی یەکجار زۆری پێوە دەکەن کە دەڵێن بەئیستا لە ئاواییمە ئەو کارە هەیە و چونکۆمیش بە حەقیقەت عێرفەی کاری خۆمدا زۆر عێرفەیی کار دەکەم بەڕاستی جێ شانازیە کە ئاوایەک هونەرمەندی تێدا هەبێویش هونەرمەندێکی ئاوە دەسڕەنگی دڵشیان زۆر بە مۆزاع خۆشە بەرحاڵ من هەستاماتیتمەوێندەری و هەمیش دڵم زۆر بەوان خۆشە کەەوە هەموو ڕێز و حورمەتیان لە من گرتووە مەمنونیانم یاخوا دەست و چاو خۆش بێ ئینشەڵا دووبارە ڕێز و پێزانینمان هەیە بۆ گشت خەڵکی ئاوایی کۆسە و کەسانێک کە هەمیشە بوونە دڵگەرمی وەستا مەنسوور هەر وەک دەبیننە و کارگایە شوێنێکی چووکەیە وەستا مەنسوورجیان بە پێوەی فەرمووتان 17 ساڵە لێرە خەریکی ئەو کارن چۆنە تەماتان نەگرتووە و شوێنە پەرە پێ بدەن وەڵا ئەوەی ڕاستی بێ تاوێستا چون من هەر کرێنشین بوو مە شوێنهایەکی زۆرم دابین کرد بوو بۆ کارگای سوپالگەری
ولا بۆی کە ئێستا پەلەم پێ نەداوە ینی گەورەم نەکردەوە بەرفرەوانم نەکردووە بەڕاستی لە نەزەری ماڵیەوە مشکلم بوو ینی هەر توانیم چون غەریب بووم هەر وەک عرزم کردن خەڵکی ئێرە نەبووم هاتمێنە توانیم ماڵەکە لە بۆ سەرپەنایەک لە بۆ ماڵ مناڵەکەم جێبەجێکەم و شکری خودداش ئەلحانیش لەلایەنی مەسولینی محتەرەم جەنابی ئاغای جەمیانی کە یارمەتی کردین ئێمەی بە فەرماندار معرفی کرد فەرمانداری ژاغای خسرەوی دکتۆر خسرەوی ڕێزوی حرمەتێکی یەکجار زۆرم بۆ هەیە ئەمەی معرفی کرد بە ئیدارەی ڕاو و شارسازی ئەلحان الحەمدولیلای ڕاوی شارسازی بە میتراژی ئەگەرمە حیساب بکەین میتراژی متری 1200 میتری لەو جادەی کۆسەیە بۆ دابین کردوینە ئینشاءالله تعالی ئەگەر لەلایەنی شارداریەوە کاروبارەکانمان هەڵبێتن ئەمە ئەوێ بەرفرەوان دادنین و هەم بۆ ئامۆزشگا بێتن و هەمیش بۆ نمایشگایەکی یەکجار زۆر گەورەی لێدادنین تاکو ئەو بەرهەمانە هەم بتوانین بە خەڵکەکانی کە تازەوی ڕادەگەن بەو جوانانەی کە تازەوی ڕادەگەن پێیان بناسیێنین و هەم ئەو جوانانەی کە علاقەمەندن زیاتر لەوەی کە ئەوڕۆ لە لا من زیاتر بێن بۆ لام ئینشاءالله بۆیان دابین دەکەین و کاراسانیان بۆ دەکەین بتوانن ئەو بەرهەمەی ئەو هونەریەی سنەتیە ئیدامە بدەن و نێڵن بمرێتن ئینشاءالله کاکە ژیان بەتەمای خودای ئێستا لێرە چەند کەس خەریکی کارن کاکە؟ لێرە ئەمن فێلەن بە تۆری کە مستەقیم بێتن ینی هەمیشە لە کاردابین خۆم و خانەوادەکەمە 4 نەفەرین برادێکی دیکەشە لە لام کار دەکاتن ئەو وەختە چەندین شاگردیشم هەرداویتە دەرێ شاگردم بووە مەسەلەم لە سەتعی کشوەردا ڕوتبەی ئەوەڵی هیناوە بە نێوی خانمی زێنەبی پەرگەر شاگردایەکی دیکەم بووە ئەلحان لێرە کارگایانێ وەک کاک نادر وەک کاک عوسمانی یوسفی وەک کاک شێرکۆی یوسفی ئەوانە هەموو بۆ خۆیان کارگایان داناوە شکری خودداوە بەرهەمی لێ دەخۆن لەو کارە ماشەڵڵا هەزار ماشەڵڵا بنەماڵەی وەستا مەنسوور بە گشتی هونەرمەندن و وێ ڕایوەش کەسانێکی زۆریان پەروەردە کردو کە ئێستا هونەرمەندانێکی گەورە و ناسراونەر وەک وەستا مەنسوور فەرمووی بە پلەپایەی و نێو وڵاتیش گەیشتونە و ئینشەڵڵا بەتەمای خودیاگەرە و شوێنی کە باسییان کرد دابین بکرێ حتمما دیارە کەسانێکی زۆرتر لەو کارگایە لە دەستیەوە نان دەخۆن وایە وەستاجان 100% ئەلبەتە لە بۆ کانیش علاقەمەند یەکجار زۆرە هەنە من کلاسایەکی ئامۆزشیم هەیە باتەوە جوبەوەی ئیمکاناتێکی یەکجار زۆر کەمیشەیە بەڵام یەکجار زۆر علاقەمەند و استقبالێکی زۆر جوانیشیان لێ کردووە و بە تەلەیفۆن و بە هاتن و بە هەموو جورێک هەڵمێتی منیش دەدەن کە بچم بۆ لایەن و لە خدمەتیان دابم بەڵام من پێم خۆشە جێگاکەم بەرفرەوانتر بێتن تا بتوانم زیاتر لە خدمەتی ئەو جوانانە دابم کە علاقەمەند بەو کارەینا ئینشەڵڵا دەست و چاو خۆش بێ عەرەبی وەستا مەنسوورجیان هەر لە شوساغ بە ئینشەڵڵا وەستا مەنسوور وێرایە کە ئەوەندە هونەرمەندە ئەوەندەش دڵفرەوانە و پێ خۆشە گشت کەسەکانی کە هۆگریان بە هونەر هەیە بێن و باشتر فێر بن زۆر زۆرشم پێ خۆشە بۆ من مای افتخارە ئەو جوانانەی کە عمر و ساعتی خۆیان دیختیاری مدنن کەم لە خدمەتیان دابم دەست و چاو خۆش بێ عەرەبی ئەگەر هاتنە لای شاری بۆکان وەرنە سەر ڕێگەی بۆکان بە لای ئاوایی کۆسا و سەردانێکی کارگای وەستا مەنسوور بکەن. خزمەت کاکە ئازادی خۆشەویست و ئازیز دایم بەڕێوبەر و ڕاهێنەری ئەسڵ لە یەکێک لە باشگاهای سوارکاری ئاوایی کۆسە سڵاوتان لەبێ کاکە ئازادجان. سڵاو ڕێزمەیە بە خێراتتان دەکەم سڵاو ڕێزمەیە بۆ بینەرانی خۆشەویستیشدا. بەڕێزن کاکەجان سلامەت بی. کاکە ئازادجان زیاتر خۆتان دەناسێنن. ئەمن ئازاد یەکبەرپورم ساکنی بۆکانم و مەشغوڵی کاری سەوارکاری. تەمەن چەندە کاکە ئازادجان؟ 36 ساڵم. تەمەن درێژ بنیاخوا. کاکە ئازادجان بۆمان باسکەم زانین لە کەنجەوە دەست و کردو بۆ کارە پەروەردەکردنی ئەسب. ئەرزکە من ساڵی 1970ەوە شروع بە کاری پەروەرشی ئەسب و سەوارکاری بە سوورەتی حرفەیی و علمی بووین لە ساڵی 1970ەوە کە دەست بەکار بووین لە تۆڵی ئەو چەند ساڵەی دوای 1970ەوە توانیمانە شکۆ ڕشتێکی چاکمان هەبێ لە بەحسی سەوارکاری و پەروەرشی ئەسب
کە ئەلان حدودی 4 واحدمان هەیە بە سوورەتە علمی لە بۆکان مەشغوڵی پەروەرشی ئەسپن. ئەسپایەکی زۆر ئەسیلمان هەیە لە سای حەمدی خودداوە توانیمانە ئەسپەکانمان لە نژادی کووردا بە سەبت بگەێنین تێدادێکی زۆریان لە نمونەگیریەکووە تێستێکی دێنی کردگیرە لە ئەسپەکانی کولی ئێران کە تێدایان حدودان 300 و چەند ئەسپێک دەبوون تێدادێکی زۆریان لە ئەسپەکان کە لە بۆکان هەن بێسلا دەرچوون و موافق بین کە بە سەبتیان بگەین و پاسپۆرتیان بۆ وەرگین کە و پاسپۆرتە باعث دەبێت دەتوانین تەولیداتی خۆمان بەرین بۆ کشوەرهای دەوروبەر دەتوانین بیفرۆشینەوە و ئینشەڵا ڕوو بە ڕۆشتین. ئینشەڵا بەتەمای خودای. کاکە ئازاجیان هۆیەکەی چ بوو کە هاتم بۆ لای و کارە چوون بۆ ئاوای کۆسەتان هەڵبژێرد؟ ئەرزکەم وەڵا هەر عەلاقەی دیێلاقەکە هەیە باعث دەبێت ئینسان بەدوای علاقەکەی خۆی کەوێ ئەوەی کۆستەش بە بۆنەوەی کە نزیک شارە و بەحسێکی تەفریحی و جەماعەت ڕووی کردوێتەوە منتەقەیە ئیمکانات تا حدودێ فراهەمە دەستڕەسی خەڵک بۆ ئێرە فراهەمە و ڕاحەترە ئێرەمان انتخاب کردووە و جوانانی خەڵکی کۆستەش شکری خوددا زۆرتریان علاقەمەندن ئەسەن هەرچەند کە کورد بۆ خۆی لە خێنیدایە باسی سەوارکاری و علاقەمەند بوون بە ئەسپوانە وەشکر کۆستەیەکانی جوانەکانە نەغڵب علاقەمەند و فعالیەتیان هەیە. الحەمدولله. کاکە بەگشتی چ کاریگەریەک و ڕنگدانەوەیەکی هەبوو لەو ناوچەدا دانانی ئەو باشگا سوارێ لە ئاوای کۆسە؟ ئەرز بکەم ئێمە ئەوەڵ سێری کە دامان لە ساڵی 1970 یەک واحد بوو یەک واحدی پەروەرشی ئەسپمان هەبوو کالان ئاغای فەیزی خۆشبەختانە سەرمایە گوزاریەکی چاکی لەسەر کردووە و لە مەسیری پەروەرشەوە چەندین ڕاستی ئەسپی زۆر زۆر چاکی هەیە و حتا لە شارەکانی وەک ئیسفەهانەوە کرماشاوە ئەوانە کولەن بۆی دێن بۆ ئیسلاح نژاد و ئەو جۆرە شتانە خۆ ئەو کاریگەرێکی ئەوەیە کە نەفەرێکی کەس هاتووە سەرمایە گوزاری کردووە ئیشغاڵزایی ئیجاد کردووە چەندین واحدی کە بە هەر بۆ ئیستارتی کارێکە لەماندا ئەلان دەست بەکار بوون و بە تۆری مستەقیمێن بەشاید بە جورئەت دەتوانم بڵم 20 خانەوار ئەلان مستەقیمەن مەشغوڵی دەرامەتزاین لە ئەسب جا بەینوانی ساحب باشگا بە بینوانی کاریگەر بە بینوانی مەڕەبی بێ لە کولدا هەموو دەرگیری ئەو کارین و ئەسبیش کاریگەکە دەفەرمووی واقعەن تەوجیه اقتصادی هەیە تەوجیه اقتصادەکەشی ئەوەیە کە دیربازدا ڕەنگە پرۆسەیەکی زمانی بڕێک زۆری بوێت تا 6 ساڵ منتاگە بە بازدەهی بگا واقعەن زۆر تەوجیهێکی عالی هەیە و بە سەرفەیە و هەم ئەرزاوەرێکی زۆر چاکشی هەیە بۆ کشوەرەکەمان بۆ منتەقەی خۆمان. هەربژین ئینشەڵڵا. کاکە گیان ئێوە تا ئێستا لە فستیواڵ و چێبەرچێوشتدا بەشداریتان کردو؟ ئەرزکەم لە چێبەرچەکانی ئوستانی خۆمان دەبڵێ لە جنوبی وستاندا ئەغڵبی مەشرکەت دەکەین شکر مەقامیشمان هێناوەتەوە سەوارکارەکانمان لە قاڵبی هەیەتی سەوارکاری حدودی ئێمە 83 نەفەرمان وەرزشکار هەیە ینی ڕسمەنەوانە وەرزشکاری خۆمان و بیمەیان هەیە لە ئەرزی و چەند ساڵە بیمە شۆدەمان هەیە و فستیواڵیش کە دەفەرمون فعلا نەچین چونکە تەولیداتمان تازەن و کوڕن و کالا مشاهدەیان دەکەن تازە وردە دێنە ئەرسەوە ئیشەڵا دەچین ئەما بە خۆمان وەک ئیمتحانکردنێک ئەو ساڵ فستیواڵێکی زۆر جوانمان بەرگوزار کردبوو توانیمان لە شارەکانی دەوروبەرەوە میوانێکی زۆر داوت بکەین و هاتوون و کولەنیش ڕازی بوون شتێکی جوان بوو. شکر بە خودای سەرکەوتوو بن ئینشەڵڵا. قسەی کۆتاییتان چێ کاکە ئازاجان؟ دەستخۆشی لێوە دەکەم و داوت لە جوانانی شارەکەمان یا شارەکانی کولی کوردستان دەکەم کار زۆرە هەرەوە ئەسپەی کە زۆر کەس شاید پێی هیچ بێ زمانێک من دەچوون بەدوای بازە مەجەوەزاتێک بازە مەسئولینێک پێ دەکەین دەیان کوت بۆچیتانە بۆ قاچاقچیتانە وەلی وان نییە هەرەوە ئەسپە دەتوانن کاری لەسەر بکەن بڕێک دیربازدە هەروە کە ئەرزمکردن وەلی واقعان ئیشتیغاڵزاییەکی زۆر عالی هەیە زۆر ئامیانە بۆتان تەوزیدەم ئێوە دەتوانن لە 4-5 ساڵدا بە یەک کوڕێی ئاوا کە ئەلان باوکی ئێوە بە 300 میلیۆن تمەن مشتری هەبوو نەما فرۆشتووە لە واحدی ئاغای فەیزیدایە وەک جێرانەوەی شتەکە بێ پێتان دەڵمیان فەرزان قیمەتی ئەو کوڕەیە شاید زۆر کەس نەزانن چییە ئەلان 50 میلیۆن تمەنی قیمەتە و دەی ئەوە پێم وایە بشتێکی باش بێ بۆ دەرامەدوانەکەمە لە 2 ساڵدا بتوانین ئەو هەمچین دەرامەدێکمان هەبێ لە مەسئولین داوا دەکەم کە مەگاسانکاری بکەن مجەوەزات بدەن بۆ ساخت و سازی هەمچین فەزاهایەک واقعەن جوانی پێ مەشغوڵە ئێواران وەرن چاولێکن باڵای 120 جوانی ئەو شارە دێن دەرگیرن لەگەڵ ئەو کارە غیر مستەقیم علاقەمەند بێت یا هەشتێکی کە قەرار نییە حتمما لە باشگاکانی نێو شار بنوویە
یەک سێری ئیمکاناتێکی زۆر سیر فراهەمکەن کەمێک ئاسانکاری بکەن بۆ جەماعەت بۆ خۆیان شرکت دەکەن کار دەکەن کە سەمەرەکەشی دەبینن انشاءالله هەوەک دیفتانە واحدەکانی کە لێرە واحدمان هەیە لە دەوروبەری شار لێ داهاتەکان وەک حەمامیان وەک جۆکتەپە وەک ئاغای باوەمین هەیەی ئەو چەندین واحدن کە بە سوورەتی سنەتی لە ماڵی لە باغ و ماڵی خۆیان دەکەن شکر ئەوانش زۆر موفقن بووینەتە 100 نزدیکی 90 ئەسمان ئەسپ هەیە ئەسپەکانیشمان تا حدودێک ئەیب نەبێ و تاریف نەبکەی دەتوانم بڵێم کەمی ناهێنین لە زۆر جێ یاخۆ دەسوچاو خۆش بێ ئینشەڵا کاکە ئازادیان دیارە هەروەک جۆرەی کاکە ئازاد ئاماژەی پێکرد جگەل لە دەرامەزایش دەتوانن بۆ پڕکردنەوەی کاتی تازە لاوەکان و لاوەکان بێن و لێرە فێری هوەری ئەسپ سواری بن دەستچاو خۆش بێ کاکە ئازادیان ئاواتی سەرکەوتنتان بۆ دەخوازم. ماشەڵڵا هەر شوێنێکی کوردستان کە ڕووی تێدەکەی هەر شوێنە و تایبەتمەندی خۆی هەیە لە ئاوایی کۆستەش باشگاکانی پەروەردە و ڕاهێنانی ئەسب زۆربوونەمەش پێمان حەیف بوو سەردانی جێگایە بکەین و سەردانی شوێنەکەی دیکە نەکەین. ئێستا لە خزمەت کاکە عەلی فەیزی خۆشەویست و ئازیز بەڕێوبەر و ڕاهێنەری ئەسب لە باشگای پەروەردەکردنی ئەسپی سەیواندان. ئێستا لە زمان کاکە عەلیەوە زیاتر دەبیستین بزانین لەکەیەوە و چۆنەوە باشگایانداناوە. سڵاتان لەبێ کاکە عەلیجان. وعلیکم السلام سڵاو لێوە لە هەموو هەکارەکانتان بەخێراتتان دەکەم سەرچاوی ئەمە. چاو خۆش بێ عەرەبی. کاکە عەلیجان زیاتر خۆتان دەناسێنن. عەلی فەیزیم لە خزمەتاندا خەڵکی بۆکان و نیشتەجێی ئەلانی کۆستا تەمەنم 42 ساڵە. من درێژ بنیاخوا کاکە عەلیجان بۆمان باسکەم زانین چۆن بوو تەماتان گرە و شوێنە بەینوانی باشگا و بەیسلا باشگاوی پەروەردەکردن و ڕاهێنانی ئەسب دابنێن. عەرز بێ بە خزمەتاندا بەعزە شتێک دەبێ هەر لە خوێن و لە ناخی ئینساندا سەرچاوە بگرێتەوە. ئەمن بەسلا لە با و باپیرمەوە و حاڵەتی بێسلا علاقەمەندیە بە ئەسب و ئەسبداری بووە و ئەمنیش دیارە بەوادەی چەند ساڵێکە سریای بێسلا پەیدا بوو بێسلا ئیمکاناتی خاص کە خەڵک دووی کەوتنە لەو ڕەسەنی بێسلایی کوردیەتیە و توزانم ئەسب و ئەو شتانی کە قەدیم بوو وەلی دوای ئەوە کە بێسلا من بۆ خۆم موقعیتم پەیدا کرد و توانیم ئەو کار بکەم نزیک بە 5-6 ساڵ دەبێ واردی بێسلا کاری بێسلا ئەسب بوومەتەوە و پێشتر چەند ڕاستێکم بوو بڵ علاقەمەندی خۆم وەڕام دەکردن و سواریم پێدەکردن و بەرحاڵ ئەو تعدادم وەلی نزیک بە 5-6 ساڵێک دەبێ تقریبا بە سوەتی حرفەی هاتوومەتە کاری پەروەرشەوە. ئەو باشگایە مدەتی 5 ساڵەوە پێش افتتاح کراوە تاسیس کراوە بەندە 2 ساڵەوە پێش بێسلا ئیقدام کرد بە خەریدی مجددی ئێرە پێشی ئاغایەکی دیکە بوو لە 2 ساڵەوە پێشەوە من بە سوورەتی بێسلا کاملن حرفەیی و بە سوورەتی کاملن بەرنامە ڕزی شودا ئیقدام کرد بۆ هەم سەرمایە گوزاری لێرە هەم ئەوەی کە پەروەرشێکی مڕەتەبە ئێستا بۆ ئەسب ئەنجام دێن و وەکو تعدادی کە لە هەوکارانی خۆشەویستمان کە لە بۆکاندا ئەلانە جێی ئیفتخارە چەندین باشگای زۆر معتەبەر و مجهز و مڕەتەب تاسیس کراوە و زۆر بەڕێکوپێکی خەریکن بێسلا ڕەسەنی ئەسپی کوردی زیندوو دەکەنەوە لە منتەقەدا. من بۆ نەبەی خۆم دەستخۆشی هەمویان دەکەم مەمنونیانم کە بلاخەرە دیارە هەم کارێکی سەرمایە بەرە و هەزینە بەرە هەمووی کە ئەرک و ناڕەحەتیکای خاچ خۆشیە بەڵام لە ڕووی علاقەمەندیەوە ئیقدام کراوە بۆ ئەو بێسلا پەروەرشە و الحەمدولله موفقش بوون هەمویان و ئەمنیش بەکو بێسلا براکی چووکیان لە خزمەتیاندا هەموو منیش لە پەناوانەوە خەریکم و ئەو باشگای منیش بێسلالانە کاملەن بە سوورەتی سەنعەتی و حرفەیی خەریکاری پەروەرش. هەر بژین کاکەی جانێ خوا لەش و ساغ بێ ئینشەڵا لێرە چەند کەس خەریک بەکارن؟ عەرز بە خزمەتتان بگە بێسلا بە سوورەتی تەکمیلی حسابی نزیک بە 8 نەفەر 9 نەفەر شاغلن ولی بە سوورەتی دائم 5 نەفەر لێرە خەریک بەکار هەن و تقریبا نزیک بە 30 ڕئیسیشمان ئەسب لێرەدا هەیە کە ئەغڵبیان حاڵەتی بێسلا پەروەرشی کار دەکرێت و تعدادێکشمان بە حاڵەتی ئاموزشی بۆ تەفریحی بێسلا جەماعەتی بۆکان بێسلا مسافرین کە تێن تەشریف دێنە بۆکان هەم مەرکەزێکی تەفریحیمان هەیە هەم مەرکەزێکی پەروەرشی. کاکە عەلیجان زیاتر بۆمان باسکەم زانین چۆنی پێشوازی لێکرابوونیە و باشگایە ئەلێرە و چ ڕەنگدانەوەیەکی لە ناوچەدا هەبوو.
شکری خدا الحەمدوللا من بەنەوەی خۆم دیارە خۆم لە پێشدا لە ڕووی علاقی خۆمەوە کارم کردووە ئەسەن جەمبە اقتصادی و بێسلا دەرامەزایەکەم لە پێشە نەزەر نەگرتو بەڵام لە دوای ئەوەی بێسلا ئەرزای علاقی هەموو لایەکی کردووە شکری خدا لەباری بازدەهی بێسلا سوود و بێسلا بازدەهی اقتصادیش فوق العادە بووە ئەلا نەکونی وەکو زمانی زوو نەماوە ئێمە ئەسپای زۆر ڕەسەن و باشمان هەیە ئەسمان هەیە لە سەحی ئێراندا ڕاحەت قسەی وەڵدەکە ئێمە ماینهایەکمان هەیە بێسلا لە سەحی ئێراندا جوزی دەماینی بەرتری ئێرانن ئەوانەمان هێناوە لێرە بێسلا یەک مەجموعەی باشمان تەشکیل داوە و بەسلا لێکمانداون و ئەلانەکو کۆڕەهایەکی تۆلی دەبێت کە مەسەن کۆڕە بمەحسیەوەی متەوەلە دەبێت لە سەحی 200 میلیۆن 300 میلیۆن قیمەتێتی یعنی ئەمە لە من ئەو باشکە دوای علاقەمەندی خۆم دەتوانم بەجورئەت بڵێم مانگی ساڵێ باڵای 2 میلیۆن دەرامەدی اقتصادی بۆ من هەیە و هەر ئەوە جێ افتخارە بۆ من کە بتوانم هەم خدمەتێک بە هاوشارێکام بکەم هەم چەند نەفەر جەماعە لێرە بحاوێنەوە بێسلا ڕازی بن هەم ئەوەی کە قوتابخانەکە بۆ خۆشم دەرامەدێکی باشی هەیە و خدمەتێکیشە بە شارەکە ئێمە ئەغڵب بێسلا میزبانی میوانانی خۆشەویستین میزبانی ئوردوهای بێسلا تەواوی مەدارسی بۆکانین بێسلا ئوردوکانی تەفریحەکانیان بازیدهایان سوبحانەهای سالمیان هەمووی افتخارمان دەدەین ئێمە لە خدمەتیاندا هەین و دێن لێرە بێسلا بەرنامەیان هەیە ژین کاکالیجان کاکایلی وەکو کەسێکی سەرکەوتوو لە بواری پەروەردەکردن و ڕاهێنانی ئەسبدا چ پێشنیارێک بۆ خەڵکەیە دیارەمەکو ئەرزم کردی ئەو حێستا و علاقەی لە وجودی هەموو کەسێکدا هەیە ئەسب مۆجودێکە کە ئەسڵان بەدەست خۆت نییە خۆش لێدیە بێسەوا بەس بە شخصێکی خاز نییە پیاوی وێ ژنێک بێ منداڵە ئەسڵان لە هەموو جنسێکدا چ منداڵ بێت چ گەورە بێت چ پیاوە بێت چ ژن بێ چ پیر بێت چ جوان بێم لە وجودیدا علاقی پێێتی ینی حیوانێکی دووستاشتنیە بەسەم فۆرەن ئەنسوئەلفەتی لەگەڵ پێدارەکە لەتیفە دەرنەتیجە من خۆشببینم کە هەر وەکو ئەلان لەو 2 ساڵدا بە سورعەت ینی ئەو شتە ڕوو بە پێشەیە و ڕوو بە علاقمەندی زیاترە هیوادارم و ئارزشم هەیە کە هەر بە سورعەتە بڕاتە پێشێ و خەڵک هەرچی زیاتر بێسا ڕووی تێکەن و دیارە بەلاخەر ئەلان الحەمدوللا باشیاها هەیە هەمووی خانەباخایە ئەقدام بکەن بۆ ڕاگرتن بۆ پەروەرش بۆ ئیسلاحی نژادی باش مثلا بە دیدێکی بازەوە بێسلا باوەڕێکی دروستەوە بێنن ئیسلاحی نژاد بکەن بێستا نەسلگیری بکەن خوبخانەخە لە پەنای علاقێن و دەرەمەزایشی بۆیان دەبێت ئاواتە خوازم ئەو کەسانی کە توانیان هەیە و هۆگریان بە ئەسپ و ئەسب سواری هەیە بێن لەو کار و پیشەیەوە ئینشەڵا کە داهاتێکی باشی بۆ خوان و بۆ ناوچانە بێستاچینە خزمەت شەیدا خانم یەکێک لە ڕاهێنەرانی ئەسب لە ئاوایی کۆسە سڵاتان لێ بە شەیدا خانم سلام علیکم باشن شکر سلامەتن زۆر مەمنون زیاتر خۆتان دەناسێنن من شەیدا مۆینیم ئاهلی سانقەڵا 10 ساڵ لە کار سوارکاریم هەر بژین بەه بەجگای شانازیە ماوەی 10 ساڵە بە هاندانی هاوسەرەکان هاتوونە لەو کارەوە دەی چۆن بکە هاوسەرەکەتان هانیدان بوو لەو کارە شەیدا خانم والله لە منتەقی خۆمان ئەسپی زۆر هەیە منتها لە تەریق تربیت بەدەنیەوە بۆ مسابقات بردنمان لە سەتی کیشوەری ئەشاعری لەورە مەقاممان هاورد ڕشتەکەمانش قەیغاجە تیرەندازی لەسەر ئەسپە من لەورە علاقە پەیدا کردوم ئەڵانش گات مەسە کنارە ئاغای فێزی لەیرە کار دەکەین لەیرە مشتری زۆرە علاقمەند زۆرە خانمان زۆر خۆشیان دێت لە سوارکاری هەر بژین ئینشەڵا شەیدا خانم ڕاهێنەرێکی بە ئازمون لە ئاوایی کۆسە لە خزمەت بە خۆشەویستان و ئازیزاندایە ئەگە بۆتان کرا حتمما وەرن و لێرە لە خزمەت خانم شەیدا خانمی خۆشەویست و ئازیزدا فێری سوارکاری بن دەست و چاو خۆش بە شەیدا خانم.
ئەو بازاڕی کە دەیبینن بازاری فرۆشی بەرهەمی بێستان و باغاتەکانی ئاوایی کۆسەیە کە لە بەیانی ڕاتە ئێواران لە خزمەت خەڵکی خۆشەویست و ئازیزدایە بە تایبەت کاتی ئێواران کە زۆر قەرەباڵغ دەبێ و هەر وەک دەبینن سێو و قەیسی و گڕکە و هارە و ترێز و لە بەرهەمەکانی باغ و بێستانی ئەو ئاواییان کە لێرە بە فرۆش دەگات. ئەوڕۆ لە ئاوای کۆسا هەڵکەوتوو لە 1 کیلومتری شاری بۆکان سەر بە بەشی ناوەندی میوان بووین ئاواییە کە بەڕواڵات وەکو شار دیار دەکا بەڵام وێڕای وەژ یەکێتی و برایەتی و یەکڕەنگی و بەگشتی تام و بوونی ئاوایی نشینی لەو ئاواییە شەرما بوو لە پەناوەشدا پێشکەوت و خوێندەواری ڕنگوبوونێکی تایبەتی هەبوو لەو ئاوایەدا. هیوادارم بەرنامەی ئەو ڕۆژمان بەدڵیەوە ئازیزان و خۆشەویستان بوو بێت و پڕ بەدڵ سپاسان دەکەم کە ئەو ڕۆژ هاوڕێ بینەری بەرنامەی کانگای ژیان بوون تا ڕۆژێکی دیکە و کانگای ژیانێکی دیکە و سەردانی ئاوایەکی دیکە هەموو لایەکتان بە خودای گەورە دەسپێرم.